ئەمە گۆڕی ئەو کەسەیە کە لە بێکاری و برسیەتی دامرد. دەگەڕنەوە پیاوێک لە شارۆچکەیەکدا ماسی دەفرۆشت. لەسەر تابلۆی دوکانەکەی نووسی بووی لەم شوێنەدا ماسی بەتام دەفرۆشین. ماسیەکانی فرۆشێکی باشیان هەبوو و ژیانێکی ئاسایی بەڕێ دەکرد. پاش ماوەیەک خەڵکی شارۆچکەکە دەهاتن و تێبینیان لەسەر نووسراوی سەر دوکانەکە دەدا و دەیانوت نووسینەکە زۆر دوور و درێژە، پێویست ناکات بنووسی لەم شوێنەدا ماسی بەتام دەفرۆشین، بەڵکو تەنها بنووسە ماسی بەتام دەفرۆشین. بەم جۆرە هەمووان تێدەگەین. ماسی فرۆشەکە بەگوێی خەڵکەکە دەکا و تابلۆی دوکانەکەی دەگۆڕێ و دەنووسێت ماسی بەتام دەفرۆشین. ئەو بەردەوام بوو لە کاری خۆی. بەڵام پاش ماوەیەکی تر خەڵکی شارۆچکەکە تێبینی نوێیان هەبوو. هاتن و پێیان وت پێویست ناکات بنووسی ماسی بەتام دەفرۆشین، وشەی بەتام زیادەیە، ئێمە هەمووان دەزانین کە ماسی بەتامە، بۆیە نووسینەکە بگۆڕیت باشترە. ماسی فرۆشەکە ئەم جارەش بەگوێی کردن و نووسینەکەی کورت کردەوە و نووسی ماسی دەفرۆشین. لە تەواوی ئەو ماوەیەش فرۆشی ماسی فرۆش ڕۆژ بە ڕۆژ کەمتر دەبوویەوە. بەڵام خەڵک لەمەشدا بەردەوام بوون لە پێدانی تێبینیەکانیان. هاتنەوە بۆ لای وتیان وشەی دەفرۆشین زیادەیە و ئێمە پێمان باشە لای ببیت، چونکە ئێمە هەمومان دەزانین ماسی دەفرۆشیت، کەس گومانی ئەوە نابات لێرە ماسی بەخێو بکەیت. دواتر لەسەر دوکانەکە تەنها یەک وشە مابوویەوە، ئەویش وشەی ماسی بوو. جار لە دوای جار فرۆشی ماسی فرۆش کەمی دەکرد، چونکە نووسینەکەی کەمتر سەرنجی گەشتیارانی ڕادەکێشە. پاش ماوەیەک خەڵکی شارۆچکەکە بە ماسی فرۆشەکەیان وت بۆچی لەسەر ئەم دوکانە نووسیوتە ماسی؟ خۆ ماسی ئەوەندە بۆنی توندا هەموو کەس بە بۆنەکەیدا دەیناسێتەوە و دێت لێت دەکرێت. بەم جۆرە تابلۆی دوکانەکە بە تەواوەتی داگیرە. بەهۆی ئەمەشەوە وردە وردە ماسی فرۆشەکە بێکار بوو، هیچ کەسیش ئامادە نەبوو کە هاوکاری بکات. ماسی فرۆش پاش ماوەیەک لە حەسرەت و برسیەتی و بێکەسیدا کۆچی دوایی دەکات. خەڵکی شارۆچکەکە هەر لەسەر ئەو پارچە تەختەیەی کە جاران نووسینی دوکانەکەی لەسەر بوو لەسەر گۆڕەکەی دایان ناو نووسیان ئەمە گۆڕی ئەو کەسەیە کە لە بێکاری و برسیەتی دامرد. ئەم چیرۆکە پەیامێکی گرنگی هەڵگرتووە، هەمووان وشیار دەکاتەوە کە نەبینە ماسی فرۆشی شارۆچکەکە. جێبەجێکردنی تەواوی داخوازیەکانی خەڵک ڕەنگە بە تەواوبوونی خۆت کۆتایی پێبێت. ڕازیکردنی دڵی هەمووان بەڕەنجانی دڵی خۆت کۆتایی دێت. گەر بەو ڕێگایانەدا بڕۆیت کە ئەوانی تر بۆ دیاری دەکەن، سەر لێ شێواو دەبیت و ڕێگەی خۆت ون دەکەیت.